نووسراوێکی سەرۆکی پەرلەمان هەرایەکی گەورەی نایەوە گرەیەکی دروست کرد کە کردنەوەی ئاسان نابێت. سەرجەم فراکسیۆنەکانی بەدەنگ هێنا و پارتی و یەکێتی داوای بەزووی دەرخستنی ڕاستیەکان دەکەن. پەرلەمانتاران لە بەردەم هەڵوێستێکی ئەحراجدان و تۆمەتێک ئاڕاستەی هەمیان کراوە. دەبێت هەر کەسە و پەرێزی خۆی پاک بکاتەوە. پارتی دەڵێت ئەندامانمان هێندە پەروەردەیان بەرزە کە هەرگیز ملکەج ناکەن بۆ بەرتیل و ڕەشوە و خیانەت لە نیشتیمان ناکەن. یەکێتی نووسراوەکەی سەرۆکی پەرلەمان بە نایاسایی و دوور لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان ناو دەبات. سحری ئەو نووسراوە چییە و بۆچی هەمووانی هێناوەتە قسە؟ ئەندامانی پەرلەمانی کوردستان بە درێژایی سێ خولی ڕابردوو بە تایبەت ئەندامانی ئەم خولە و خولی پێشووی پەرلەمان بەردەوام و لەلایەن بەشێکی زۆر لە هاوڵاتیان و چاودێرانەوە بە دۆستی تایبەتی ژمارەیەک لە سەرمایەداران و گەورە کۆمپانیەکانی هەرێمی کوردستان ناوبراون. ناوبەناو لێرە و لەوێ بەهۆی سوودمەندبوونیان لە پرۆژە و کارەکانی کۆمپانیەکانی وەبەرهێنان دەستی تۆمەت بۆ ژمارەیەکی زۆر لە پەرلەمانتاران و جارجاریش پەرلەمانتارانی عێراق ڕادەکێشرێت و بە دۆست و پۆشەری کەم و کوڕیەکانی ئەو سەرمایەدار و کۆمپانیانە ناویان دەهێنرێت. ناوبەناو لەگەڵ هەر گۆڕانکاریەکی دارایی و سیاسی لە هەرێمی کوردستان ژمارێک لە پەرلەمانتاران دەکەونە گیانی گەورە کۆمپانیا و سەرمایەدارەکان و باسی گەندەڵی و بەهەدەردانی سەروەت و سامانی گشتی و قۆرەخکاری دەکەن لەلایەن ئەو کۆمپانیایانە و لە ڕێگەی بەرپرسانی باڵاوە زۆر جار دەوترێت. بۆ تەسفیە حساباتی نێوان کۆمپانیا و سەرمایەداران پەرلەمانتاران بەدەنگ دێن و لە بەرژەوەندی بەشێک لە دژی بەشێک لە کۆمپانیەکان لێدوان و چاوپێکەوتن و نووسین و بەڵگە بڵاو دەکەنەوە. لە بەرامبەردا لە هەندێک کاتیشدا گوێی خۆیان لە هەندێک بابەتی تایبەت بە بەشێکی تر لە کۆمپانیەکان دەخەوێن و خۆیان بێدەنگ و بێهەڵوێز دەکەن و یەک و شەش بەدەمیان دانایە. هەموو ئەم هەڵوێستانە لە قۆناغە جیاوازەکاندا بە دەرکەوتون و لەلایەن بەشێک لە هاوڵاتیان و میدیاکان و چاودێرانەوە باسییان لێوە کراوە، بەڵام هەرزوو ئەو دەنگەکە بکراوە و هیچ ڕێکارێک لەسەر ئەو بابەتە نەگیراوەتە بەر. سەرنجام لە کۆتایی هەفتەی ڕابردوودا سەرۆکی پەرلەمان پەردەی لەسەر ئەو بابەتە هەڵماڵی و بە نووسراوێکی فەرمی داوای لە حکوومەت کرد ڕێگە بە هیچ پەرلەمانتارێک نەدرێت بە ناوی لیژنەوە سەردانی پرۆژەکانی وەبەرهێنان بکات و بەو هۆکارەی گوایە لەو ڕێگەیەوە بەرتیل و سەرانە لە کۆمپانیا و پرۆژەکان دەسەندرێت و بۆ پێدانی ئەستۆپاکی بە کۆمپانیەکان لە پرۆژەکانیان پەرلەمانتاران سوودی داراییان دەست دەکەوێت. ئەم نووسراوەی پەرلەمان هەرزوو کاردانەوەی پەرلەمانتارانی لێکەوتەوە و بەشێکیان زۆر بەتوندی هەڵوێستیان وەرگرت و وەک ڕادەستکردنێکی کاری پەرلەمانتاری بە ئەنجومەنی وەزیرانیان ناوبرد، چونکە لە بنەڕەتدا کاری پەرلەمان چاودێریکردنی دەسەڵاتی جێبەجێکردنە نەک بە پێچەوانەوە. وەگەوەی لە نووسراوەکەی سەرۆکی پەرلەماندا ئەنجومەنی وەزیران سەرپشک کراوە با ڕێگری لە پەرلەمانتاران بۆ بەدواداچوونی کارەکانی دەسەڵاتی جێبەجێکردن. فراکسیۆنی پارتی وەکو خاوەنی زۆرترین کورسی پەرلەمانی لە ڕاگەیەندراوێک داوتی کە پێویستە سەرۆکایەتی پەرلەمان لیژنەیەکی تایبەت پێک بێنێت و بە زووی کارەکانی خۆی بکات بە مەبەستی گەیشتن بە ڕاستیەکان و ئاشکراکردنی ناوی ئەو پەرلەمانتارانەی کە ئەو کاریان کردووە، چونکە نووسراوەکە تۆمەتێکە و ئاڕاستەی هەموو ئەندامانی پەرلەمان کراوە لە کاتێکدا وانییە. فراکسیۆنی یەکێتیش کە سەرۆکی پەرلەمان ئەندامی سەرکردایەتی حیزبەکەیانە هەڵوێستیان لە پارتی تونتر بوو، هەرچەندە بەپێی زانیاریە تایبەتەکانی شارپرێس هەموو ئەندامانی فراکسیۆنەکە ڕەزامەند و ئاگادار نەبوون، بەڵام ڕاگەیەندراوەکەیان وەک وەڵامی هەموو ئەندامان مامەڵەی لەگەڵ دەکرێت و هەڵوێستەکەیان وەک یەکێک لە هەڵوێستە توندەکانی سێ ساڵی ڕابردووی فراکسیۆنەکە ئەژمار دەکرێت. بە جۆرێک کە فراکسیۆنی یەکێتی نووسراوەکەیان بە نایاسایی ناوبرد و داوایان کرد لە زووترین کاتدا سەرۆکی پەرلەمان نووسراوی هەڵوەشاندنەوەی نووسراوی پێش و ئاڕاستی ئەنجومەنی وەزیران بکات و لە داواکاریەکەی پەشیمان بێتەوە، چونکە بە وتەی فراکسیۆنی یەکێتی ئەو نووسراوەی سەرۆکی پەرلەمان هیچ پاڵپشتێکی یاسایی و پەیڕەوی نییە و لێدانە لە شکۆ و ئەرک و بەرپرسیارەتی کاری پەرلەمانی. فراکسیۆنی یەکێتی دیسانەوە وەک فراکسیۆنی پارتی داوای پێکەنانی لیژنەیەکی لێکۆڵینەوە و ئاشکراکردنی ناوی پەرلەمانتارەکانیان کرد. وەڵامی هەردوو فراکسیۆنی حیزبەکانی دەسەڵات بە جۆرێک لە هەوڵی پاکردنەوەی ئەستۆی خۆیان و دوورخستنەوەی ئەو دوو کەڵە ناو دەبرێت کە کوردوتەنی بەهۆی ئەو ئاگرەوە دروست بووە کە سەرۆکی پەرلەمان هەستی پێکردووە. ئێستا هەمووان چاویان لەسەرەوەیە ئاخۆ سەرۆکی پەرلەمان قسەی دواتری چی دەبێت و چی ماوە بۆوتن. ناوی ئەو ئەندامانەی پەرلەمان ئاشکرا دەکات کە گوایە لە کاری گەندەڵی وەرگرتنی بەرتیلەوە تێوەگلاون
یان نەخێر ئەو بابەتە هەر لە چوارچەوەی نووسراوێکدا دەهێڵێتەوە و ڕەزامەندە بەوەی لێدوان و ڕاگەندراوی توندی لە دەشت دەربکرێت و ئەویش دان بەخۆیدا بگرێت بە بیانووی زیاتر تۆقنەکردنەوەی ململانێ و ناکۆکیەکان و لە پێناو پاراستنی کەسێتی پەرلەمانتاران ئەو بابەتە بە شاراوەی دەمێنێتەوە تا بیری هەمووان دەچێتەوە و چاوەکان دەچنە سەر بابەتێکی تر.